ئەوەی ئێستا تورکیا دەیکاتن سیاسەتێکە زۆر دەمێکە تەختێتی بۆ دانا و هەنگاوی وردە بۆ داوێتن. تەماحی عوسمانیەکانی ئێستاش تازە لە لا زیندوو بۆتەوە هەوڵ دەداتن کە دوای ئەوەی ئەو حربی عالەمی یەکەم کە دوای شەڕی جەنگی جیهانی یەکەم کە ئەوها تورکیا دابەش کرا و بەشێکی زۆری لێستاندراوە ئێستا کە هەوڵ دەداتن بەشێک بە تایبەتی ئەوانەی کە نزیکن وەکو مۆسڵ وەکو کوردستانی عێراق کەرکووک بگاتە هەتا ڕادەی کەرکووکیش بگەڕێنیتەوە. جا ئەمە سیاسەتێکە زۆر دەمێکە هەوڵی بۆ دەدا و ئێستا کەوتۆتە بەڕاستی شوێنی تەطبیقکردن بەوەی کەوا ئێستا کە زۆربەی عەرزەکانی کە دەڵێ کڕیومە نازانم کڕوێتی یان نا بەڵام خۆی بە مولکی دەزانی ینی هەتا ئەگەر نەشی کڕبیتن خۆی بە مولکی دەزانی و ئەو داربڕینەوەی کە دەیکاتن پێدەچیتن وا دەکا هەوڵ دەداتن جگەوەی کەوا کۆنتترۆلی ئەو ناوچەیە بکاتن هەندێ لە ئەوە دروست کاتن شوێن دروستکە بە تایبەتی بۆ لاجئەکانی فەڵەستینی بۆ لاجئەکانی سووری بۆ داعشەکان بێنی لەو منطقەیە دروستکات جاران مەسەن بۆ نمونە سەدام هەوڵیدا ئەوەی پێیان دەگوت حزام الأخضر پشتێندی سەوز ئەوانەی ئەو منطقەی نزیک 14,000 گوندی چۆل کرد بۆ ئەوەی جای کاتەوە کوردستانەکان جیاکاتەوە. ئێستا ئۆردۆغان تەمای وایە بێنیتن ئەو خەڵکانی تر لەوێ دانیشی بینی ئەو جۆرە سیاسەتە سەر ناگری چ دەکا دێنی خەڵکی تر دێنی لە زەوی ئێمە دای دەمەزرێنی کە دامەزرا ناجولێتەوە ئیتر بەبێ ئەوەی هەوڵێکی زۆر قورسی بۆ بدا هەم لەلایەن دنیاوە مەقبولە چکو ئەو دێنی خەڵکی ئاوارە اینجا بە فەڵەستینی بی سووری بی جەماعەتی داعش بی دێ لەو منطقەیە نیشتەجێی دەکا کە هەم ئەو کێشەیە لە کۆڵ دنیا دەکاتەوە بەڵام کێشەکە بۆ ئێمە دروست دەکا و لە هەمان کادا تابعێکی ئینسانیشی دەداتێ کە خەڵک دەتوانی لە دنیا پشتی ئۆردوگان بگرن بەڵام ئەمە سیاسەتێک کە بەڕاستی بۆ ئەوەی کوردستانی باشوور و کوردستانی باکوور لێک جیاکاتەوە بە سیستمێک کە جێگیر دەبی پارەی پێوەردەگری پشتگیری دەکرێت بەبێ ئەوەی کەوا هیچ کەسێک زەرمەند بی جگە لە کورد. ژن بە بەردەوامی خەباتی کردو خەباتەکانی شێوەی جیاوازی گرتووە لە بەڵام دائیمە پاڵپشت بووە ینی ئەگەر مباشرەتەنیش بە تایبەتی لە باشوور بە شێوەیەکی چەکداری نەکردبی بەڵام خەباتە ژێرزەمینیەکە زۆربەی زۆری لەسەر ئاستی لەسەر شانی ژن بووە و لە ڕێگای ژنەوە بەڕێوە چووە چەک گواستنەوە نامە گواستنەوە شارنەوەی بریندار تیمارکردنیان ئەمانە هەمووی لەسەر ئەرچی ژن بووە جگەلەوەی ئێستاکە لە ڕۆژ ئاوا و لە باشوور دەبینین هێزی چەکداریمان هەیە شێوەکەی گۆڕاوە گەشەی کردووە پیشان بەشانی پیا و دەجەنجێن چ لە خەباتی سیاسی چ لە خەباتی چەکداری ڕەنگبی ئێمە گلەیمان هەبی بەڕاستی ئەگەر بێ و شەڕی براکوژی بکرێت ئەوەی زەرەرمەند کووردە یعنی چ زەرەر لە پەکەکە بکەوی چ زەرەر لە کوردستانی باشوور هێزەکانی کوردستانی باشوور و بە تایبەتی پارتی کە بە شێوەیەکی مباشر بەرەنگاری پەکەکە دەبتەوە و ئەمەش بەڕاستی ئەوەی پارتی بیکاتن زەرەر ڕەنگ بێ ئێستا کە نەزانی زەرەرەکە چەند گەورەیە بەڵام لە دواڕۆژ زەرەرێکی زۆر گەورە بە قەزیەی کورد دەگەیەنی ئەو هەرێمەی ئێستا هەمانە ئەو هەرێمە ئیتر لە توانایدا نامینێتن بۆ دەبێتە بەڵگەیەک بۆ ئەسڵەن بۆ عێراق بێتەوە ناوێ بڵێ ها سیرکەن ئەمە هەرێمەکە بۆ کە نەیتوانی ئیدارەی بکاتن و کردی بە شەڕی ناوخۆوە پێشتر ئێمەش شەڕی براکوژیمان هەبووە لە 94 و 96 وانە شەڕی براکوژیمان هەبووە ینی هەمووی دەناڵێنین بەوە و ئەمە لە قازانجی عێراقا لە قازانجی تورکیا ئەگەر بێ ئەو شەڕە ڕووداتن بەڕاستی هەموو مێژومان نیشانی ئەوەی داوە وەختێک دژمن توانی وێتی بەسەر ئێمە دازاڵبی وەختی ئێمە پەرد بووین ئەگەر ئێمە پەرد بین و هەمویان هاسانە بێن کۆنتترۆلی هەر لایەک چیان بوێتن بیکەن بەڵام یەکخستنی ناوەخۆ ئەوە وا دەکاتن گەورەترین هێزە بەرامبەر بە هەر دژمنێکمان بیتن بتوانین پێڕاوەسین و دەبێ بەڕاستی هێزە سیاسیەکان ئەوە باش بزانن کە تەنیا
بە یەکبوونی ئێمە دەتوانین بەرەنگاربوونیەوەی دوژمن بین. اینجا چ تورکیابی چ ئێران بی چ سووریابی چ هەر ئێران خۆ هەر هیچ بەو شێوەیە دەتوانین ئێمە بتوانین بەرەنگاری بینین و مێژوشمان شایەدە بەڕاستی. ئەو وەختێ ئێمە یەکمان گرتووە هیچ لایەکیان نەیانتوانیوە بینیمان لەنەوە تو یەک چۆن توانیمان سەرکەوین. سەرکەوتنەکە هەر ئەوە نەبوو، سەرکەوتنەکە لەبەرەوەی بوو هێزە سیاسیەکان یەکتریان گرت.